هەوڵ دەم فۆکس بخەمە سەر بەشە کۆتاییەکەی کە ئەنجامی توێژینەوەکەیە ئەویش ئەنجامەکان و ڕاستپاردەکان بەڵام سەرەتا هەندێک شتی کورد با بڵێن ئامانجە و توێژینەوەیە کە ئەمە دەزانین تەکنەلۆژیا ژیانی هەمومان داگیر کردووە و لە نێویدا سوشیال میدیا ئێستا کە ئەمە دەتوانین بڵێ ڕاگەیاندنی کلاسیکیمان هەیە کە لە شێوەی کۆندا دەستگا بوو سافی هەیە و تۆمارە لەژێر بەرپرسیارەتیدایە و چاودێری دەکرێت بەڵام ئێستا لەگەڵ تەکنەلۆژیا ڕاگەیاندنیش دروست بووە ڕاگەیاندنی دیجیتالی کە لەوانەیە کەسێک بە تەنها بتوانێت دایبنێ دوو کەس دایدنێ یەک دەبێتە ریپۆرتەر ئەویتر هەواڵیش دێنێ بڵاوی دەکاتەوە مۆنتاژ دەکرێ و بەبێ هیچ خۆی تۆمار کرێ بە یان چاودێریشی ڕاگەیاندنی یان دامەزراوە ڕاگەیاندنەکانی لەسەر بێ یان چاودێری یا سەر لەسەر ئەو هەواڵانە بڵاوی دەکاتەوە بۆیە من ئەمن گوتم هەموو بوارەکانی ناو کۆمەلگا دەگرێتەوە هەواڵی ئابووری سیاسی کۆمەڵایەتی من فۆکسم لەسەر پرسە یاساییەکانە کەواتە ئەو دۆسیە یاسایانەی کە ڕووداوێک ڕوودە لە ناو کۆمەلگا و بابەتێکی یاساییە بۆ مناگوی بە سۆمەلایانی تاوانێک ڕوودەدا باشە پێشی لایانی فەرمیمان هەیە دەبێت لەو کۆرنەوە بکە بێ و ئەو لەسەر ئەساسی ئەو زانیاریەکەی دەکاتەوە لەسەر ئەساسی داتایانەکەی دەکاتەوە دەگا بە چۆنێتی ڕوودانی ڕاستی ڕووداوەکان و ئەوە ڕاستەکەیە و ئەو بڵاوی بکاتەوە بە شێوەیەکی فەرمی بەڵام ئێمە ئەوە نابینین دیاردەیەکێ لە کۆمەلگای ئێمە کە ڕاگەیاندنەکان پێشی لایانی فەرمیش دەگەنە شوێنی ڕوودا و زانیاری وەردەگرن لە لایەنەکانی کەسەکان دەدوێنن لایەنەکانی ناو ڕووداوەکە دەدوێنن و ئەو زانیاری بە شێوەی سەرەتایی بەبێ ئەوەی کە باوەڕ پێکراو بێ یان ڕاستکراو یان وەکو دەڵێ گەیشت پێ بە ئەنجامێکی دروست لەسەر ئەساسی بەڵگە دەگا بە کۆمەلگا و بە تاک بۆیە کەواتە ئەو بەشەی پرەنسیپەکانی ڕاگەیاندن کە کاری پیشەکای ڕاگەیاندنەوەیە کە کارەکەی خۆی ئەنجامدەوە پێی پرەنسیپەکانی کاری پیشەیی خۆی کە بریتێ لە بێلایانی و ڕاستگۆیی و متمانە هەواڵ بگوازیەوە وەکو خۆی کە هەیە و هەواڵی ڕاست بگوازیەوە بۆیە توێژینەوەکەم ئێمە دابەشمان کردو بەسەر بۆیە فۆکسم لەسەر پرسە یاساییەکانە ئیمە و پلانی توێژینەوە ئەوە هەر لە حالەتی ئاسایی باسمان کرد پلانەکە ڕچاوی وەکراوە کە شیکاریە توێژینەوە بە شێوازی شیکاری ئەنجام درراوە بە گەڕانەوە بۆ یاسا و ڕێنماییە بەرکارەکان کە بواری ڕاگەیاندن ڕێک دەخەن لە یاساکانی وەزارەت ڕۆشنبیریە لە ڕووی تۆمارکردنە لە ڕووی ئەگەر دەستگای ڕاگەیاندن لە ڕووی وەرگرتنی فرێکوێنسیە و سندیکای ڕۆژنامەنووسانە لە ڕووی پیشەییەوە کە دەبێوانەی کاری میدیایی و ڕاگەیاندن ئەنجام بدەن کە تۆمار بن و ناسنامەی پیشەی ڕۆژنامەنووسیان هەبێت ئەوە کاتە شیکاری ئەو لانانەمان کردووە دواتر هاتوین ڕۆلی ڕاگەیاندن لە ڕوومالی پرسە یاساییەکانمان باس کردووە لە دوو قۆناغدا قۆناغی پێش دەرکەوتنی میدیای دیجیتالی و قۆناغی دوای ئەوە لە قۆناغی پێش میدیای دیجیتالی گوتمان ڕاگەیاندن بەرپرسیارەتی هەیە بەرپرسیارەتیشی دیارە لەبەرەوەی مسبقاً هەر دەستگایەکی ڕاگەیاندن دەبێت خۆی تۆمارکە وەکو دەستگا باشن ئەو ستافی لەگەڵێتی دەبێت کەسی پیشەکاری بوارەکەی خۆیان من کە دەبێت ناسنامەی سندیکا ڕۆژنامەنووسانیان هەبێت و لەگەڵ ئەوەش ئەوانە کەواتە دەبنا ئەندام کە دەبێت لە شارەزاییان لە بوارەکە هەبێت لە ڕووی کاری ڕۆژنامەنووسی لەوانەیە هەندێک جار دەوراتیان پێ بکرێت چۆن هەواڵ ئامادە دەکرێت چۆن هەواڵ سازی دەکەیت و بەڵام کە قۆناغی دووەم قۆناغی میدیای دیجیتالی دێ ئەو بەشانێک کە باسمان کرد ئەوەی تێدا نابینینەوە وەکو گوتم بەبێت تۆمار بەبێت چاودێری و لە هەندێک زار ناشارەزایانەش لە کارەکەیان ڕۆژنامەنووس نییە بەس تەواو بۆتە ڕۆژنامەنووس ئێستا هەواڵ دەگوازێتەوە وانە لەو لایەنە ئەوە بابەتەکەیە کە کێشەمان هەیە لێرە بۆیە ئاسەوارەکانی ئەو کێشانە ئێمە بە شێوەیەکی گشتی هاتوین بە شێوەیەکی گشتی میدیا بەبێ میدیای دیجیتالیش خۆی لە کێشەدایە لە چەند خاڵێک باسمان کردو کێشەکانی بەردەم میدیا بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئەوەی کە پێشەموو شت ئێمە میدیامان سەربەخۆ نییە ڕاگەیاندنێکی سەربەخۆمان نییە لە هەرێمی کوردستان کە حالەتە ستانداردەکەی ئەوەیە کە بەڵکو بارودۆخی ئێمە هەر دەبەستێتەوە بۆی کە دەردۆخێکی نائاسایی داین ئێمە لە قۆناغی شۆڕش و خەباتی شاخ ڕاگەیاندنمان هەبووە کەواتە بەبێەوەی یاسامان هەبێت تەنزیمی ڕاگەیاندن بکە بۆیە کە دوای ڕاپەڕین ئەگەر ئەوەندە بە کورتی باز دەکەم دوای ڕاپەڕین کە ئێمە هاتین سەر دامەزرانی دەستگا و دامەزراوەکان یەک لەوانە بواری ڕاگەیاندنیش هەمان ئەو فرەیی و جیاوازیەی کە
ڕاگەیاندنی شاخ هەر حزبێک بە پێی ئایدیۆلۆجێتی خۆی لەوێندەش کێشەمان هەیە دیسان ئەمە لە مەسەلەنەتەوەیەکان بۆ گەیاندنی پەیامی کورد وەکو نەتەوە لە خەباتی خۆشیدا هەموو ئایدیۆلۆجیەکانمان تێدایە ئیسلامی تێدایە ڕادیکالی تێدایە سۆشیالی تێدایە دیموکراتی تێدایە نەتەوەی تێدایە هەر ڕاگەیانێک هاتووە پەیامەکە خۆی بەو شێوەیە بە پێی و بەرژەوەندانە گاندۆتە جێگر و یان بیسەر و بینەرەکانی هەمان بابەت لە دوای ڕاپەڕین کە دامەزرا ئێمە دەبا میدیایەکی سربەخۆ دامەزراوەیەکی سربەخۆ کە سەرپەرشتی کاری میدیایی بکە نیشتیمانی بێت و هەوڵ بدە پەیامی هەرێمی کوردستان بگەینێ بە دەرەوە بە زمانی جیاوازیش و بەڵام ئەمە نەکرا بەڵکو پاشکۆی ڕاگەیاندنی پاشکۆی ئەحزابی سیاسی یان ئێستا بۆتە ڕاگەیاندنی کەسیش دروست بووە کەسێک ڕاگەیاندنێک دادەنێ دیسان پەیامەکانی بە پێی ئایدیۆلۆجێتی حزبە سیاسیەکە دەگەێنێ نەک گواستنەوەی ڕاستی و زانیاری وەکو خۆی چی لە بەرژەوەندی ئایدیۆلۆجیەکەدایە بەو شێوە دەیگەینێ هەوڵدا ئەوە لەوە کێشەمان یەکەواتە یەکەم کێشەوەیە کە ڕاگەیاندنێکی سەربەخۆمان نییە یان دەستەیەک یان دامەزرا هەر ناویش لێدێنین پێویستمان بەوە هەیە دەستەیەک دامەزراوەیەکە بێت کە سەرپەرشتی کاری میدیایی بکە لە ڕووی مۆڵەت پێدان لە ڕووی چاودێری و چاودێری پیشەیی تاکو ئەگەر خەلەلێک ڕوویدا یان پێشێلکاری ڕوویدا بەرپرسیارەتی دیار بێ باشە خاڵێکی تر نەبوونی شارەزایی لەلایەن میدیاکاران و ڕاگەیاندنکاران ئەوەش ئەوانەی زۆربەی ئێستا ئەو فلترانێک کە کەسێک تێدا بێتە پیشەکاری ڕاگەیاندن یان ڕۆژنامەنووسی ئایا پێوەرەکان چین ئایا هیچ دەورەیەکی پێ دەکرێت لە ڕووی ئامادەکردنی هەواڵ بە تایبەت لە بابەتە یاساییەکان دەبێ هۆشیاری یاسایی هەبێ تا چەند تۆ ئەو هەوە لە چێ بۆت هەیە زانیاری بگوازیەوە لە چێ بۆت هەیە بوەستی بگەڕێەوە بۆ لایانی فەرمی زانیاری فەرمی بڵاوکەوە نەک لەسەر ئەساسی شیکاری خۆت یان پێشبینی خۆت کەمە دەبێتە هەواڵ و زانیاری بۆ تاچی ئێمەش ئێستا یەکسەر تابعە ناچێت لەسەر چاوە تەماشا بکە یەکسەر دەرێ فلان دەستگا وای گوت فلان پیج وای گوت ئەوە دەبێتە ئەستەکە لەلای دواتر دەبینین کێشەکە ئەوەیە کە لایانی فەرمی دێ لە بابەتەکە دەکۆڵێتەوە خاصە ئەگەر لە یاساییەکان دادگا دێ بۆ منە نمونەیەک دێنینەوە ڕووداوێک ڕوودەدا دەستگای ڕاگەیاندن هەموو دەچێت لایەنەکان دەدوێنێ وەکو لێکۆڵەر هێشتا لایانی فەرمی نەچووتە شوێنەکە زانیاری وەرنەگرتووە لێکۆڵنەوەی نەکردووە هەموو تەرەفەکان دەدوێنێ هەموو زانیاریەکانیش دەخاتە ڕوو بەبێ زۆر جاریش ئەوانەی کە قسە دەکەن لە ڕاگەیاندن ئەوەیە هەر کەس لێ بە پێی بەرژەوەندی خۆی کە تەرەفە لە بابەتەکە زانیاریەکە دەگەێنێ و ئەوە دەگاتە تاک بەڵام دواتر کە دەبینی لێکۆڵنەوە دەکرێت ئەنجامەکە شتێکی ترە بەڵام هاوڵاتی و تاکسی لە لاماوەتەوە ئەوەی کە سەرەتا پێگەیشتووە کەس ناچێت دوای مراجعە بکە و متابعە بکە ئەنجامە ڕاستیەکان چییە ئەمە لێرە ئاسەوارەکان چییە کە ئەو کێشانە هەیە یەک ئاسە ئەحکی على الآثار ئاسەوارەکان چییە زیان دروست دەبێت لەم حاڵەتە زیان یانەوەتە بۆ مافی کەسی دروست دەبێت زۆر جار دەبێتە هۆی ناوزڕاندنی کەسێک پێگەی سیاسی پێگەی کۆمەڵایەتی پێگەی ئاینی وەکو ئینسان بابرێن ئەوانە دەزرێنرێ یان تەشویح دەکرێت لە ڕێگای ئەو هەواڵە ناڕاستانە باشە دواتر چێ و مافە بۆ کەسە دەگرێتەوە کە ڕاستیەکان دەرکەوت ئەوە خەلەلێکە دوو زۆر جار بە هەمان ڕێزکە زیان دەدرێت لە پێگەی دامەزراوە فەرمیەکان چ دادگاکان بێ لە ڕووی سربەخۆی و کاری پیشەی خۆیان سربەخۆی و دادپەروەری بوونی بابرێن لەوەی کە هاوڵاتی لە سەرەتای ڕووداوەکە بە شێوەیەک تێگەیەنراوە هەواڵی پێگەیشتووە بۆ مناگە تاوانێک بێ پێی وایە دەبێت کەس لە سێدارە بدرێ وها تون پێگەیشتووە بەڵام دواتر کە دادگا لێکۆڵینەوە دەکا و لەسەر بەڵگەیش دەکا دەبێت ڕاستیەکان شتێشترن لەوانێ سزایەشە دە بە ساڵێک هاوڵاتی و تاگواتی دەگات دادگا سەربەخۆ نییە وانە کەواتە زیانی لە پێگەی بێلایانی و سەربەخۆبوونی دادگاکان و دامەزراوەکانیش لە متمانەی هاوڵاتی بە دامەزرا و دامەدەستگاکان کەم دەکاتەوە دیسان ئەوە زیانە لە بەرژەوەندی گشتی لێرە بۆیە لەو شوێنانەی کە ئەدی چارەسەر چییە کەواتە ئێمە پێویستمان بەوەیە بێنە سەر نەتائیج چارەسەرەکان بێنە سەر ڕاستپاردەکان دەرەنجامەکان هەندێکی باسمان کرد پێشەمووشت دەست بکرێت بە سەربەخۆکردنی ڕاگەیاندن لێرە ئەمەش لۆمە دەتوانین ئەمە تەجروبەی وڵاتانمان هەیە ڕاگەیاندن لە پاشکۆیی حزبی بێتە دەرێ یان ئەگەر هەش بێ حەقمان بەر ئەو نییە بەڵام ڕاگەیاندنیەکی سەربەخۆ هەبێ نیشتیمانی بێ فەرمی بێ کە هەواڵ و زانیاری فەرمیەکان لەوێ دەربچن باشە بۆیە
لێرە لە وڵاتان دەستەی سربەخۆیە لە سوڵتەی ئیتیحادی دەستەیەک سربەخۆمان هەیە ڕاستەخۆ سەر بە پەرلەمانە وانە لێ مۆڵەت دەدا بە دەستگاکانی ڕاگەیاندن و چاودێری کار و لایەنی پیشەییشیان دەکات. بۆیە لەو شوێنانێک کە پێشێلکاری بۆ مافی کەسیە ئەوە کەسی زیانمەند بۆی هەیە لە ڕووی سزاییەوە بچێ داوا تۆمار بکە و داوای قەرەبۆی معنەوی بکە. باشە بۆیە زۆر جار هەڵەیەکێ لەلایەن ڕاگەیاندنکاران پێیان وایە کە کاتێک هەواڵە بڕاو دەکەنەوە کەسێک تێدا زەرمەند دەبێت ئەو کەسە دەچێت لە ڕووی سزاییەوە سکاڵیان لێ دەکات. ڕاگەیاندنکان دەرێ نەخێن ئێمە ڕۆژ یاسای خۆمان هەیە یاساکەی تۆ تایبەتە بە لە ڕووی بەرزەفتکاریەوە پەیوەندی تۆ لە ڕووی پیشەیەوە لەگەڵ دەستگاکەت سندیکا ڕۆژنامەنووسانە لەوێ لە ڕووی پیشەیەوە سزاتدا بەڵام ئەو کردارەی تۆ کردیت تاوانیشە لە ڕووی سزاییەوەش دیسان بەرپرسیار دەبێت و لە ڕووی شارستانیەوەش دیسان قەرەبۆ دێتەوە سەرت. بۆیە ئەو هەڵە تێگەیشتێکە کەواتە ئەو یاسای کاری ڕۆژنامەنووسی هەیە ئەوە لە ڕووی لێپێچینەوەی پیشەیەیە دەستگای ڕۆژنامەنووسانە لەسەر تۆ بەڵام ئەگەر کارەکەت تاوان لێ دەرچوو کەسی زیانمەند بۆ هەیە بچێتە دادگاکان. لەو شوێنانەش کە گوتمان دامەزراویان دەستەیەکی سەربەخۆ کە سەرپەرشتی و چاودێری دەستگای ڕاگەیاندنەکان بکات و کاری پیشەیی ڕاگەیاندنکاران و لەو شوێنانێک کە پێویستمان دقیقە ئاخیرە ئەمە چۆن تەنزیم بکرێتەوە ئەگەر ئەو یاسایانەی هەنا ئەگەر پێویستیان تەختیە ناکە پێویستە بەوەی هەموار بکرێنەوە یان ئەگەر پێویستمان بەدەکردن یاسای نوێ هەبێ یاسای نوێ دەبێت تەنزیمی ئەو بوارە بکە. ئەوە خلاصەی بابەتەکەم هیوادارم جێ سوود بێ. سپاس. شكرا. نفتح باب الاسئله والاستفسارات ولكن اتمنى ان تكون مقتضبه امامنا عده بحوث ووقت مختصر اللي عنده سؤال يتفضل الاستاذ الزميل تفضل. فرم. دسوش استاذ يا والله. زوج. تقريبا تركيز جناب الرسل في الصوميليا والسياسه والهريمه كل سنه. بله. أربعشتوا أولنا مشان تنظيم كلا شكل عليه راجعين المفروض مش كاملة. بله. فرد الصوميليا جات هو معالجة يوقف فكري بحثك واسط الزنا ما يبدو. بله. سيشتك بيكو ولا درجة مكان ما تيجي يشتك بداية فرمي جوازني بداية سبقون جوازني لا بداية الاجتماعي شو ما نسيت شو في جوازني. جواز. بداية اجتماعي فقير لغناني. ڕاست پرسیارەکە ئەوەیە لە پرسیارەکەی تۆ دەکەم و پرسیار بۆ بڕێزت ئایا لە هەرێمی کوردستان میدیای سەربەخۆمان هەیە؟ نیتمان. ئەوە لەلایەک جارێ وەکو میدیای سەربەخۆ نارین جیاوازە جارێ میدیای سەربەخۆمان هەیە نیتمان. پاشکۆی حزبە یان پاشکۆی کەسە مستەسمرێکە بۆ خۆی دەستگایەکی داناوە وانە دوی داناوە سێی داناوە وانە ئەگەر ئەحزابی سیاسی هەموو بەشی ڕاگەیانیان هەیە هەموو چەند کەناڵێکی ڕاگەیان کاتە هیچ ڕاگەیانێک سەربەخۆ بەڵکو ئایدۆلۆژیەتێکی ئاراسی دەکات. ئەوە لایەکی کێشەمان لەوە هەیە زۆر جار تحت ئەو کێشەکانی بەردەم ڕاگەیاندن ئەو ڕاگەیاندنە کە ئیشی خۆیان دەکەن زۆر جار دەرێ من زانیاری لە چێ بەدەستبێنم وانە ئەگەر کەواتە خەلەلێکمان هەیە لە هەموو دامەزراوەکانی لە وڵاتێ لەسەر ئاستی پەرلەمان ئەو دەسەڵاتی یاسادانە لەسەر ئاستی حکوومەت بۆ وەزارەتەکانیشی لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەریش بە دادگاکانەوە وەکو دەستگا بەشی ڕاگەیاندنیان گرنگی پێدراوە نەخێر وانە کاتە بەشی ڕاگەیاندان نییە بۆی بێ هەواڵ و زانیاری بدە بە ڕاگەیاندنکانیش ئەوە بڵاو بکاتەوە کە فەرمیە. بۆیە زۆر جار دەڵێ سەرچاوەیە گۆتی بە پێی سەرچاوەیەک چێ ئەو سەرچاوەیە کەس دیار نییە وانە کەواتە ئەو لایەنەش هەیە دامەزراوەکانیشمان پێویستە بەشی ڕاگەیاندن تێیدا تەفعیل بکرێ ستافی تایبەتمەند و شارەزای بۆ دابدرێ ئەگەر دادگا بێت دادگاکان دەبێت بەشی ڕاگەیاندنیان هەبێت کەیسێکە جێگەی ڕایگشتیە بۆتە ڕایگشتی زانیاری دەوێت لەسەری کەواتە ڕاگەیان دەبێت لە هەر جەستێک دانیشتن بێ زانیاری پێویستاوە ئەندازەی بۆی دەکرێت بە پێی یاسا بیدا بە ڕاگەیاندن و بە ڕایگشتی ڕاگەیاندن و کاتێوە دەکاتە سەرچاوە بۆ زانیاریەکەش فەرمیە.